ئەڵێ خۆشتمەوێت درۆ بووەکەی وەختی ئازارەکان لە من دوور ناکەیتەوە خۆشیەکانم نادەیتێ لەکوێ خۆشمتەوێ تۆ هەمیشە بێدەنگی کەسانی تر تاوانبار کە بە کەیفی خۆت بژی مەگەر چەند بارەژیت عیبی خۆت ناکەی بە گوێی من ناکەی گوێی مەدەرێ ئەی مرۆڤبوون هی کێ خۆ نابێ ئینسان هەرچێکی دڵپێوە بێژێتی گوزەشت پیاوەتی ئینسانیەت هاوکاری بۆ لە بیر چووە مرۆڤبوون خۆڕاگریە خۆڕاگر بە ماف و حەق و ئەخلاق بەرچاوکە دوایی بزانە چی دروستە ئەوە بکە ئەرە دوکتۆر ئەوە چیەکەی؟ چییە کاک بیلال بەدەست خۆم و گیرم خوارد بۆچی دوکتۆر؟ مەگەر بێم دانشم بە ئەسراحەت وەڵا وەرە قوربانە و پەڕۆیشم بۆ داناوی بۆی بە ئیسراحەت دانیشت خوا دەست خۆش سپاس کاک بیلال یاخوا بەخێر بێی خوا جێ شەهانە بۆ خاس کردو خۆ هەر شاهی قوربانی تۆ یاخوا بەخێر بێی قوربانی تۆم کاک من وا خەریک بووم بەم ئاوێنە تەماشای خۆمە کرد یەک دنیا خۆم لەم ئاوێنەیە بینی هەچی سەیرەکەم بەخوا تۆش لەناو ئاوێنەکانە مەشغوڵی خودە جیاوازەکان بوویت و قسەت لەگەڵا کردن خۆتە زانی ئەمە تەمسیلێک بوو بۆ ئەوەی بێژین مرۆڤ سێ بەشە وەکو فرۆی دێژێ بەشێکی ئاژەڵی کە دێژێ خۆت و پێشتر لە گشت کەسێ و زیاتر لە گشت کەسێ خۆش بێ و هەڵ بدە هەمووی حەزەکانی بچەسپێنی و هەمووی ئازارەکانی دوورخێت ئەوە نە یاسا و نە ئەخلاق بەرچاو ناکە و بەس حەز و خۆش خودێکی باڵایکی هەیە نوێنەری ئەخلاق و یاسا و ئائین و کولتور و ئەوانەیە ژێ وریابە ئەگەر دابەزی لەوانە ئەچیتە ئاستی ئاژەڵ من گەرەکمە تۆ بەرزتر لە خۆت بژی خودی ڕاستەقینەی منی ژوامە بینیم دواناگیرم کردێ بە گوێی خواردنەکە ناکەم موزەی حیات نییە ئەمرم بە گوێی بانگنەکە ئەەکەم زۆر کات ئەبێت گوێ بە خۆم نەدەم کە لە خوار و کەوتومەسە قاڵەقاڵ و دەنگە دەنگ بۆیە لەو بینابێ من تەتبیقێ بکەم خودە باڵاکە هەمیشە مامەڵەی زۆر جوانی لە من گەرەکە کە ئەگەر نایکەم لاوازە بم لە بەردەسیا و عزەتی نەفس مەشکێ بۆیە لەو کاتانە ئەگەر نەتوانم وەک خودی باڵا بژیم و تۆ لێم بپرسیەوە بۆچی جوان مامەڵە نەکرد نایم تاوانەکە بخەمە سەری خۆم چون خودە پاینەکە نایاڵێ ڕاست یەشێ بیخەسەری بەرانبەر بۆیە لەرانە هەستێکی خۆپارێزی لە ئینسانە دروستە بێت وەختێکانە سەرکەوتووە بێژێ خۆم بوو ئەها چنە لێ هاتوو بوو وەختێ سەر ناکەوێ و تاوانێکی لێ دەرەکەوێ بارەدۆخ و خەڵک و بەرانبەر و هەموو یەکاتە تاوانبار بۆ دەربازکردنی خۆی کە ئەمە ێژن پێی مکانیسمی دفاعی لە زمانی فرۆیدا مکانیسمێکە تۆ خۆتی پێپارێزی و لەم کاتەوە ئەو نە بەبێ ئەخلاقانە ئەم مکانیسمە بۆ پاراستنی تۆ تێتە نێوانەوە ئەگەر تاوانینی بەرانبەروێ هەرگیز بارەدۆخ ناکاتە تاوانبارێژێ خۆی بوو ئەوە سروشتی وایە ئەوە زاتی وایە ئەها چەند درۆزنە ولی ئەگەر خۆی درۆی کروێژە ئەگەر ڕاستم کردایە لێوان نازانی خەڵکشنە بەدبەختەون من لەبەر حرمەتی تۆ لێ ئاوامە کرد لەم جێگا هەموو ئینسانێک خۆی بناتە جێگەی من و بەری ئاوێنەکەی هەمیشە هەرایەک لە ناوی تۆ هەیە شەو کە سەرەنەیتە سەری نێژی نیو سعاتە خەوم پیانەکەوتووە دوو خودەکەن بەربوونە سەگیانی خودی واقعیش بەوە تەسلیم نەوێ خەریکە پاساوەکە ئەگەر خۆی تاوانی کردووە خەڵکە کاتە تاوانبار و ئەگەر خەڵک تاوانی کردوێ بە سەختترین شێوە بێ ئەخلاقی قاتە سەری خەڵک ینی بێڕەحمین لە تاوانی خەڵکە ئەوان بە تاوان بارەزانین لە تاوانی خۆمانە ئێمە تاوانبار نین بارەدۆخ و خەڵک تاوانبارە ڕاستە جەناب بوو باسی سێ منە کرد بەڵام مەولانا باسی حەفتا منەکە لە مەسنەوی حەفتا منی مەسنەوی ئێمە بە نەچینە ئەو حەفتایە بەس بە زمانێکی زۆر سادە و ساکار باسی ئەو ئاوێنەیە بکەین کە بەڕاستی جاری وا هەیە خۆمان لە بەرامبەریا خودە حەقیقەکە نابینین وە دوجار هەمووشمان ینی بەڕاستی خۆمان لە بەرپرسیارەتی ئەگەر وەکوڵێ هەڵەیەکە ئەگەر کەم و کورتیەکە ئەگەر کەوتنێکە ئەپارێزین و خۆمانی لێ ئەپەڕێنی نەوانێ بە هەموو شێوازەکان هەوڵ ئەدەین ئەوەی کە بەڕاستی بەسەرمانە هاتووە بیخەینە پاڵ کەسێکی تر یان بۆ نمونە کەسێکی تری پێتاوانبار بکەین یان ئەسڵەن وا بکەین کە بڵین بارودۆخەکە وا بوو کە ئێمە تووشی ئەو حاڵەتە بووین و ئەمانە هەمووی لە نەتیجەی کاری خۆمان و فعلی خۆمان بێنینە دەرەوە دەروناسی قسێکی زۆر جوانی هەیە ئەڵەیە خۆ بە مەزڵوم پیشانان و خۆ بە گوناحکردن مەسەڵەن من زۆر ئاوا بووم و ئاوام دیاتۆمانە ئەڵێ جۆرێکە لە پرۆسی خۆجوانکردن ئینسان ئێوێ بەردەوام بە جۆرێک لە جۆرەکانی ئەم منە تەزویرە نەک منە حەقیقیەکە لە بەرچاوی بەرامبەرەکانی یا جوان بکە با بە زمانێکی سادە بچینە ناو ئەم بابەتە بۆچی ئێستا تەنانەت لە بازاڕە کڕیار
گلەیی لە فرۆشیار هەیە فرۆشیار هەموو خەتاکە خاتە سەر بازرگانە گەورەکان بازرگانە گەورەکانی ژەڵەن نەوەڵا خەتای حکوومەتە مەسەلەن کارێکمان بۆ ناکە ینی بۆ هەمومان وا خەریشین لە ئێستاە لە ناو ئەم هەموو ژاوەژاوانی خۆمانە ناگەڕینەوانێ بۆ خودە باڵاکە مەجبور ئەگەڕینەوانێ بۆ ئەو خودەی کە تەنانەت خۆشمان لە بەرپرسیارەتەکە دەرێنین و خەڵک تاوانبارەکە لە ڕاستیە کاک بیلال ئەمە زەختی خودە باڵاکەس ئێمە فێری ئەم درۆ دەلەسەکە چون ئینسان هەمیشە خودێکی وا لە ناوی کۆمەلگا خودی واقعیە خودە ئاژەڵیەکەی دیار نییە وەکو ئاوێنە خەریک و سەرزەنشی منیە کرد خودە باڵاکەش دیار نییە هەر لە ناوی مێشکی تۆە ئەوە تۆ پێ و ئەچیتە کۆمەلگا خودە واقعەکەتە خودی واقعی مرۆڤ دوو بەشی مرۆڤ بەرچاوەکە ئەلبەتە مرۆڤ زانین 5 بەشە یەکێ باوەڕەکان یەکی هەستەکان یەکێ خواستەکان یەکێ گفتارێکێ کرداریە ئەو ئاوێنە من خۆمی تیابینم ئاوێنەی جەستە ئەگەر ملیوانەکەم لار بێت کە بینیم خەڵک ناکەمە تاوانبار ڕێک لەو ئاوێنە سپاسەکەم کە خەریکە ڕاستیەکان بە منێژێ و خۆم ڕێکەکەمەوە ئەها مەولانا زیا شاعرێکی فارسە فەرمێ ێژێ ئائینە چۆن سوورەتە تۆ بنمود ڕاست خودشەکەن ئائینە شکستان خەتاست ێژێ ئەگەر ئاوێنەکە خودی ڕاستەقینەی تۆی خستە بەرچاوچی دەم و چەورە و جل و پیسە پەلامی ئاوێنەکە مەدە لە ئاوێنە پاک نایێتەوە بێ خودی خۆی ڕاستکە جا کوردەکەشی هەیە نالیە فەرمێ هەر کەسێ نقصانی ڕووی خۆی باوێنێتە سەر ڕووی ئاینە بڵێ شاهیدی هەرچەندە ڕەئی و العینە کێ باوەڕەکە ڕاست بۆ یەکانە لەرانە بێ خۆی ڕاستکەیتۆ ئەگەر مرۆڤ بەڕاستی لە ئاوێنەکانە تاوانەکانی خۆی بینی و نەیخستە سەربەران بەر لە خۆیان ڕاستی کردو ئەوێتە جێگەی متمانەی خەڵک ئەوێتە جێگەی سەداقەت خەڵک باوەڕی پێەکەن متمانەی پێەکەن دایەنن بە عنوانی داوەەر لە مۆزوعەکان هێژن عادل لە ئەم پیاوە لایەنگری لە هیچ لایەک ناکە ڕاستی قوبوڵەکە ئەگەر مرۆڤێک بتوانێت لە گفتوگۆکانی خودیا تاوانەکانی خۆی بگرێتە ئەستۆ و نەیخاتە سەر ئەستۆی کەسی تر زەڕە متمانە تایە دروسە بێت بنیادناین لە خۆیان دروسە بێت چون نەزانێت تاوانەکان کامە و چارەسەریانەکە ئەمە لە بەشتی جستەیە ڕێک لیباسەکانمان هەموو ڕۆژێ ڕێکەکەین هەمومانە چینە بەری ئاوێنەیە بۆ بە لاروێری نێینە دەر بەڵام لە بەشی معنەویە مۆختی ئەچینە ناوی خۆمان وەکو ئەم بیاوانە من و تۆ دانیشتنتیایە کەس نییە خودی خۆتی و لەگەڵ خۆتا قسەکەی ئالەویا ئەگەر دەست بکەی بە گۆڵداینی خۆت تۆ لە خودی ڕاستەقینە و دوورەکەوی تۆ ئەبی بە خودێکە حتا خۆی چ نازانی کەیت گومەوی لە ناوی خۆتا ئێمە کە ئەچینە حمام وەختی لە حمامە خۆمان نەبینین ئەها بڕێکت لە ئاوێنەکە چاوزاخکەینەوە لە خۆمان بڕێکە چون ئاوێنە لە تەنایی تۆ ڕاست گفت و گۆی تکاکەی ئەگەر بینۆ سەری ئەو پرسیارە جەناب کردی بازرگان کڕیار مردم حاکم کەس نەکەینە تاوانبار ئەبێ ئەم جار کە ڕووبەڕووی خودی واقعی و معنەویمانەوینەوە تۆزێک ڕاستە و خۆ لەگەڵ خۆمان نادانیشین بێژن برا تاکەی خۆ بواردن تاکەی خۆ دەربازکردن بنیادی خۆ دروستکردنەوە ئەوەیە بزانی تاوانێکە لە تۆ ئەمڕۆ دەرکەوتووە خۆل کردتە یا بارەدۆخ پێتی کرێ ئەگەر خۆل کردتە بارەدۆخ مەکە تاوانبار ئەگەر بارەدۆخ پێتی کرە بزانە تۆ دەسەڵاتی بارەدۆخ بوو یانە ئەگەر نەتبووە زۆر سەرزەنشتی خۆت مەکە خۆی چی مەکوژە وەختێکانم بۆ نمونە سەرما و ڕێبەندانە و نەیهێشتۆ من بگەیەمە جێگەیەک بە کەسەکەیەژی نەمتوانی بێم لەبەر ئەوە سەرما و یەخبەندان و ئەویش لێ تێگا چون ناتوانانی بەرپرسیارەتی بریتە ئەستۆ خاسترێکێکی تر ئیشەکە بووە بەڕێوە بێژی بەخوا حاجی مامۆساوای فەرموو بەخوا حکوومەت ئەمەی کرد بەخوا بازار و دۆلار گران بووە منیش بۆیە گران فرۆشیەکەم ئەوەیە کە لە پەندی پێشینانی کوردیاگەر ئیجازەم بێ چیرۆکێکی کوردی بێژم ێژێ ساڵێ بوو ساڵێنەوە کۆسە مرد و کفنینەوە کفنی لە ئەسفەهان و ئەسفەهان و وێران و گاکوڵ تەمورەوان و تەمورەم نابانی بەرد و بەرتەڵگەڕیاوە تم بەرد بۆ هەڵەگەڕێتەوە وتی بۆ گیا لە بنم سەوزەی تم گیا بۆ لە بنی سەوزەی وتی بۆ مێ سەر قرتمەکە وتم مەڕ بۆ سەر قرتیەکەی وتی بۆچی گور دووگەرمەکە وتم گورگ بۆ دووگەریەکەی وتی بۆ شوان حرام لێەکە وتم شوان بۆ حرای لێەکەی وتی بۆ میم کە پیرە نانی سووتیا ماتی وتم میم کە پیرە بۆ نانی سووتایە دەیتی وتی بۆچی مشک سەر دۆڵەمە قرتێنێ وتم مشک بۆ سەر دۆڵەیە قرتێنی وتی بۆ پشی چاوم لێزاق بکاتەوە وتم پشی بۆ چاوی لێزاقێتەوە وتی چاوم زاقە گوێم دووفاقە لەم تاقە ئەقونمەوە تاقە ئەگەر تماشا بکەی هەمووی ئەمانە تاوانی خۆیانیان نەخستە سەری یەکێکی تر هیچ کەسێک ڕاستگۆ لەگەڵ خۆیان نەبوو
ئەگەر چی پشی دیکتاتۆری کرد لەوێ وەلێ بڕوانە چنە ڕاستگویانەوتی ئەلبەتە ڕستەیەکی پێشینا نەزانن من قرتاندم لێرە ێژێ چاوم زاقە گوێم دووفاقە شتێکی ێژێ ئەوەم جووتەوە ئەوەم تاقە لەم تاقا قونمە و تاقە مەبەستی وەسل لەرا بەرپرسیارەتەکە گرێتە ئەستۆ یەکێ لە هۆکارەکان ئێمە لە ئاوێنەی خوددا خۆمان مانگم کرێت جورئەتی قبولکردنی بەرپرسیارەتی و سزا و پاداشی بەرپرسیارەتەکەمان نییە بۆ پاداشەکەی حاضرین هەموو چاکەیەکێژین من بوو وەێ بۆ هەموو خراپەیەکێژن ئەو بوو حتا لە کەسانی چواردەورمانە ئەگەر کەسێکی لێ هاتوو ئیشێکی کردوێژنەوە خزممانە خزم و نەوێژی هاو ئاواییمانە کورەوە کووردە بەڵام ئەگەر براکە تاوانێکی کردووە گەرەکتە خۆتی لێ بوێریێژی بەخوا نازانم من لە برای من ناکە ێژی کوڕی باوکو دایکی من نیە نازانم ئەمەی لەکوێ فێر بووە بۆیە مرۆڤ بەم قبول نەکردنی بەرپرسیارەتە و گەرەکی خۆی جوان بکات درۆیەکی هەڵبژاردووە کە یەکەم کەسێکە پێی گۆڵەدا خودی خۆیەسی و ئەمە ئەمێژن پێی مکانیسمی دفاعی فرۆی دێژێژە گەر ئەمە بجار و بارتیاتا و عیبی نییە هەموو مرۆڤێک حەزەکە خۆی جوان نیشاندا چۆن قژی جوانەکە حەزەکە ڕۆحشی جوانکە وەێ ئەگەر ئەم خۆ بواردنە لە تۆ زاڵ بوو هەمیشە هەموو شتێک لە خۆ دوورخسۆناتە سەری خەڵک تۆ تووشی نەخۆشینی ڕەوانی بووی ڕەنگە کەسایەتی بێتە دووفاق ڕەنگە تووشی ئەوە بووی ئەگەر لە ڕووی دەرونیوە نەخۆش نەبووی لە ڕووی کۆمەڵایەتیوە خەڵک لێو دوور بکرد کاک دکتۆر با من هەبچمە ناو هەر ئەم بابەتە تۆزێ بوو کۆڵێ سادەتری خینوانێ بە پرسیارە لە خزمەتە دەست پێ بکەم بینی من و تۆ فاسیلەی من و تۆ چەندێکە ئێستا حالیە وڵات ڕەنگە دوونی و تا سێ متر بێت ڕەنگە بەڵێ ئەگەر تۆش لە من بپرسی هەر من ئەڵێم منیش هەر ئەڵێم لەوە چە دوونی و تا سێ متر بێت بەڵام خۆوەکو ئەوە نابێت کە ئێستا مترەکە بگرینە دەستمانەوانێ و لای تۆ بگریت و لای من دقیق بزانین فاسیلەکەی نێوانی من و تۆ چەندە چۆن ینی ئێمە پێویستمان بەمەیە هاوسەنگی نێوانی ئەم دوو ئەم سێ خودە ئەم هەفتا خودەی کە لە ناو هەر یەکێک لە ئێمەیە هەیە بەڕاستی پێویستمان بۆ هەیە بتوانین ینی کە لە ئێستاە کاکە هەر کەسێ جا لەمە خراپتریشمانەیە کە ئەڵێ بە من چی خۆزگە ینی وەکو ئەوڵێ بەرپرسیارەتێکە قەیناگە ئەخاتە بەر وەکۆڵە عقدەی کەسی تر بەسی باشمانەیە کورە هەر بۆ هیچ شتێڵە جا بە من ئەو کەی ڕەتی بە منەوەی کە ئەمە خراپترینیانە بەڕاستی بەڵام چۆن ئێمە ئەم هاوسەنگیە دروست بکەین کە بتوانین بەڕاستی هەم ئەمەیشیان وەکۆڵێ ڕازیکەین و ئەویشیان ڕازیکەین چکە خۆی کارەزاتەکە لەمایە ئێمە وەکو هینەکان ئەڵێن یابانیەکان مەسلێکی زۆر جوانیانەیە کاک دکتۆر ئەڵێن هەموو کەسێ جەنابەت بە سێ خود باسە کرد ئەوان بە دەمامک باسیەکەن ئەڵێن هەموو کەسێ سێ دەمامکی هەیە دەمامکێکیان کە بۆ خۆی و کەس و کارە نزیک و خزمەکانیەتی دەمامکێکیش بۆ ئەوە کە ئەچێتە شوێنی کارەکەی و لەگەڵ دۆست و برادەر و ئەمانە یەک دەمامکیان ئەوەیە کە خودی خۆیەتی کە پیشانی هیچ کەسێکی نایە تەنها و تەنها ئەم دەمامکە لای خۆیەتی و خۆی ئەیدانێت کە مەسەڵەن خوددا حەقیقەکەی چییە بەڵام لە ناوان ئەم خوددانە ئێمە پێویستمان بۆ هەیە لە ئێستاە بەڕاستی بچینەوە سەر خوددا حەقیقیەکە و ئەو هاوسەنگی و تەوازنەژمانی وڵایی کاک بیلال ئینسان گەرەکیوێت تەوازنەکە ڕابگرێت ئەبێ ڕاستکۆ بێ لەگەڵ خۆی باوەڕ بە چییە حەزی لە چییە داوای چیەکەی ئەمانە تەتبیق بکە کاورا باوەڕی بەوەیە کە ئەبێ ڕاستکۆ بێ حەزی لە پارەیە بۆ داوا دەسەکا بە درۆکردن تۆ ئالەرانە شەو گفتوگۆکە لە ناوتە ئازارتەدا ژێ تۆ باوەڕ بەوە بۆ پارە ئەشێ مافی خۆتی و پاکی و ڕاستکۆ بی حەزی چ لێ بوو پارە دەستکەوێ بەڵام بۆ دەستکەوتنەکە دەستنەکەوت دەستی کرد بە غەش بە درۆ بە گران فرۆشی بە کەم فرۆشی بۆ بازار تاوانبارەکەی بۆ پاساوەکەی تۆ لەگەڵ خۆتا ڕاستنیت بە خودێکی درۆینەوە خەریکی ئەژیت بۆ یەکانە شەو خەو لێ ناکەوێت سێبەشەکەی کەسایەتی پەلامی خۆتەدەن ڕەنگە باوەڕی ڕاست بێت خواستیی هەر ئەوە بێت کە باوەڕی پێیە حەزیی لەوە بێت کە باوەڕی پێ بەڵام لە دەربڕینا بە شێوەیەتر قسە بکە ئاژن لە بخۆر مەترس حەبیبی خواست لە نەخۆت بترس بەڵای لاوەلات شەرمی کرە ڕووینەوە بێژێ برسیمە باوەڕی وا بووە نان بخوا حەزی لێ بووە بخوا خواستی ئەوێش بۆ بخوا وەختێوتیانە فەرمووتێ نانم خواردێ ئێستا تێری تێبەرەوە لە کردارەوە قەی سێ کەس نانەخوا تۆ لەرا هۆکاری درۆکردن ئەوەیە کردار و گفتار کە من ئەیبینم لەگەڵ باوەڕ و هەست و خواستا کە من نایبینم وەلێ خۆت ئەیبینی ئاوێنەکانی ناوتن یەکی نەگرتەسەوە بۆیە قسەی لەگەڵ گفتار تا
گفتاری لەگەڵ کردار تا یەک ناگرێتەوە باوەڕەکانی لەگەڵ هەستەکان تا یەک ناگرێتەوە ئەگەر چی من حەزی لێ ئەبم بە مرۆڤێکی باڵاتەزانم وەێ خۆت ئەزانی لە ناوە من و گۆڵ داوێت بەڵام خۆت چۆن گۆڵە دەی ئایا ئەتوانی یاری دامە لەگەڵ خۆتا بکەیت و نەزانی چیەکەی ئینسان ئەتوانێت هەموو خەڵک بخەڵەتێنێ بەس بەخوا ناتوانانی خۆ ئەوەیە کە ئەگەر گەرەکمانوێ و تەوازنە ڕابگرین با ڕاستگۆ بین لەگەڵ خۆمانە و لە ڕاستگۆیی لەگەڵ خۆمانە ڕەنگە ئاستە باڵاکە بەدەستنێن وەلێ و ئاستەوانتیا ئاستی ڕزایەتە ئاستی سەداقەتە ئاستی مرۆڤێکی وەک خۆبوونە ئێمە ئیستا سەدا هەفتامان ئاەنەی خود لە ناوە ئەزانێت زکر برسیە و بە سمێڵتە چەور کردی ێژێ کابراایەک بوو بۆ بێژێ دەوڵەمەنین شتێکیان بوو هەسانەکەیان پێچەورە کرد کەڵەشاخی پێژن لە کەڵەشاخەکە هەموو ڕۆژێ ئاتە دەر سێڵی چەورە کرواتە دەر قوڵقێنەی قەوی لێداوەیان و چێوی وەڵا چێشتەکە چەور بوو خەڵکی شەمیشەیان و خۆزگا ئێمەش وەقی ئەم ماڵە دەسەڵاتی نان و خوانمان بووە ڕۆژێک کوڕەکەی بانگروتی بابە یارۆ سێڵی پێچەورە کرد سەکە بردی ئەمی ڕوانی چی کەڵە شاخێکەوەوە دەمی سەیەک و بردیەسی خەڵک زانیان ئەمە نمایشتی کردێ هێمە بەم نمایشکردانە دەروونمان ئامادەی درۆکردنەکەین چون بۆەوە نمایشەکە نەکەوێت دەرەبێت درۆ بکەین ئەم درۆکردنە هەر ئەوە ئەکات کە بۆ ئەوەی ئەم درۆ دەرنەکەوێت بارە دۆخ چواردەور بەرانبەر تانە تەشەر دەست پێ بکەین و بۆ ئەوەی خۆوێ خودی ڕاستەقینەمان دەرنەکەوێت هەمیشە قەلەقین لە نای خۆمانە ڕاگررتنیم تەوازنەوەیە کە نابێ بە ڕاضەتی ئەخلاقی خۆت بکوژی نابێ بە حەزی ئاژەڵی ئەخلاقی بکوژی ئەبێ باوەڕ بێت ژیان وزەی پێویستە پارەی پێویستە ئیشی پێویستە ئیشێکی ئەخلاقی دەستی خۆت بە با پارەیەکی بێت حەزەکانی بچەسپێنی نەخۆشینەکان لەخۆ دوورخێتەوە بەشە ئەخلاقیەکەش بەرچاو بکە نابێ بۆ ئەوەی پارەوە دەستبێری بە هەر شێوەیەک بژیت مادە هۆش بەرفرۆشێک بە دوای پارەوە پارەی زۆری حەز لێ بۆ ئیشێکیش کە پارەی زۆری لێ دەسەکەوێت پەیای کرەوە خواستی ئەوەی چە پارەکەی دەستکەوێت لێ پرسە بێژە مادەهۆش بەرە فرۆشێژێ ناوەڵە لە گفتاری ئەوەکی کردار و خواست و شتەکەی نییە بۆیە ئەم ئینسانە درۆزن دەرەچێت و تماشا بکە لێکەوتەی ئەوە گەر مناڵەکەی خۆی تووشی مادە هۆشبەر بوو ڕۆژێک ێژێ خۆم بە خۆمم کرد ئەها دووبارە خۆیتێکی خۆی دەست پێکاتەوە دەسم بشکێ قاچم بشکێ وا خۆم بە خۆمم کرد بۆیە ئەبێ وریان بین بۆ ئەوەی ژیان بچوات خوددا ئاژەڵیەکە پێویستی بە گەرما و سەرما و خواردن و فیزیۆلۆژیکەکانی ئەبێ بۆی چی بکەیت حەزی سکسی وا لەوێ دەربازکردنی حیات لە نەمردن وا لەوێ وەلێ بۆ دەربازکردنی خۆی نەمری ئایا مەرگ ناکەی بە ڕیشی خەڵکی ترۆ بۆیە ئالێرانە ئەخلاق بکەیتە پێوەەر یاسا بکەیتە پێوەەر کە من ئەوەی بۆ خۆمەوێت با بۆ بەرانبەریش بێتم ئەوەی لە خۆم لایەدەم با لە بەرانبەریش لایدەم کەوات کرد ئەویتە مرۆڤێکی باڵا بۆ ئەوەی قازانج بکەی زەرەر تووشی خەڵک ناکەیت ڕەنگە یەکێ لە من پرسی ئەی چۆنە بێت ئەی ئەم دوکاندارانە هەمویان مەگەر قازانج ناکەن مەگەر منیشەچم لە دوکاندارەی سێنم نازانم قازانجیە دەمێ دەی باشە و دوکاندارە لە گەڕەکەی منانەیە خۆ بێت لە شارێتر بچم کڕم پارەی کڕین لە شارێکی تر بخەسەری بزانە من چەندێ زەرە دەکەم بۆیە بازار هەمومان قازانجی تیاکەین و هیچ کەسیش ناڕازی نیە و هەموویشی وا بە دوایەوە خۆی باڵا بکات بەڵام باڵاکردنێکی ئەخلاقیە لە مەکتەبە مامۆستا گەرەکێ تەلەبەکان فێرکات و ئەگەر غەڵەتی تەلەبەکان سەح نکات تەلەبەکان ناشنەسەرەوە ئایا ئەوە من غەڵەتێک لە تەلەبەیەکەرم بێ ئەخلاقیە دکتۆرێک لە دوای سۆنە دەزانێ من شێر پەنجەمەوێژە کاکەگیان دەرمانی ئاوات ئەوێت ڕاستیەکە بڵێ بە من یان بیشارێتەوە نەیڵێ بۆ ئەوەی من خۆشحاڵ بووم ئەگەر بێژین ئەبێت چی بکەین تەوازنەکەمەیە بە دوای حەزەکان تا بڕۆ بۆ بژیت چون نەژیت ئەمریت بەڵام حەزەکە پێوەری یاسا گەیشتی پێ یاسا بەرچاو بکە چون خودی واقع لەسەر یاسادا ئامەرزی حەزە ئەخلاقەکانیی لەسەر ێژێ بڵێ ئەخلاقن قانونەن ئەمە پارەی تۆز دەی حەزەکەی پیاوەتی بکەیەوە هەژارێکەوە ئاژەڵێکی برسیە بی دەرێ با ئەخلاقی باڵا بێت وەلی ئالەرانە خودی ئەخلاقی ئەو نەزاڵ بێت نێڵێ خودی ئاژەڵیەکە داواکانی بچەسپێت ئەمری ئەوێتە ڕاضەت و مردن خودی ئاژەڵیەکە ئەو نەزاڵ بێت بە دوای حەز و چێژی خۆتا بڕۆی ئەوی بە گورگێکی هار ئەوی بە دەڕەندەیەک بۆیە تەوازن وا لەم بینەوە عدالەتی بەرچاو بێت ئەگەر زیاتر لەوتە کرد دەوێتە فەزیلەت جوانتر تەکات کەمتر لەوتە کرد ئەبی بە ئاژەڵ ناشرین تەکات بۆیە لە دەرونی خۆتا هاژن برەکڵی خۆ بکۆ قازی وجدانی خۆ توخوا وجدانی خۆ ڕازیت ئەمە بکەیت ئەگەر واقعان وجدانت یاما بێت خودی باڵا و خودی ئاژەڵێکە لە خودی واقع تا کەسایەتێکی شارستانیە خەنە بەرچاو تاوانی خۆ ئەگریتە ئەستۆ بە خۆشحاڵی وە داوای لێبوردن کرد
پێش لە قبولکردن خۆت بۆ قەرەبوو حاضر کردێ ئەنا تۆ داوای لێبوردنێک بە درۆ بکەیت و حاضر نەبی قەرەبوو بکەیت داوا لێبوردنەکە خودی ئەخلاقیە حاضر نەبوون بۆ قەرەبوو ئاژەڵەکە زاڵەتێتە بۆ یەکانە ناڕەحەتی دوای قەرەبوو دوای داوای لێبوردن ناڕەحەتی بۆ قەرەبووە بێ بە خۆشحاڵی چۆ قەرەبوو جا شێخی سعدی شتێکی زۆر جوانی هەیە کە من تەسویرم کردووە ینی چۆنڵی وەرم گەڕاوەتە سەر زمانی ئێستای ئێمە کە لە شۆفێریە جێگەیەگەی پێوترێ ناوچەی کوێر بڵێ بڵێ ئەو ناوچەی شوێرە بەڕاستی زۆر کەسمان ناتوانین بیبینین یا ئەوتا ئیلا بێ ئاوێنەیەکی بچووکدا بنەی بۆ ئەو جێگەیە ببینی یا ئەوەیە کەیتر بە جۆرێک ئاوڕێیتەوە ئەویش هەر لەوە چێ بەو شێوەیە نەتوانی ئەو ناوچەی کوێرە ببینی چیرۆکەکەی ئەمەیە کە باز لەوە کاکە لە کاتێکا کە ئیتر حقیقت بەرجەستە ئەبێ ئەو ناوچەی کوێرەی تر بە کۆڵێ ها بەتەواوی ئەیبینی زۆر کەس خۆی ناکاوە ساحیب زۆر کەس خۆی ناکاوە ساحیب چیرۆکەی زۆر جواناڵێ کابرایە باخەوان تۆزە پارەی دزی بوو لە بەرپرسەکە ڕای کێشایە دادگا لەوێ کە لە شوێنەکە داینابوو ئەمیش لە بەرامبەری ئاوەسا بوو وتی ئەوە تۆ بۆچی ئەو پارەی و دزیەوە لە فڵان شوێن و ئەوانە و عیب ناکەی تۆ پارە دزی تۆمانەوتی بەڵێ وتی دووبارە بۆی دووبارە کردوانوتی وڵی نایبیسم نازانم ئەڵی کرد بەکەڕ خۆی کرد بەکەڕ وتی چۆن نایبیسی ئەوە دووجارم بۆ دووبارە کردی تۆ وتی وڵی قوربان وەرە ئێرە بەخوالەوە چه شوێنەکە وای کردبێ منتیقەکە وای کردبێ کە منم حقیقەتەن ئەمەی کە تۆ ئەڵی نایبیستم بۆیە هاتە ئەوێ ئەویش پێوی دوتی ئەی باشە ئەی جەناب عیب ناکەی لە خۆ کە لەگەڵ کچی باخەوانەکە خەریکی ئەم لاو ئەو لای تو خۆش لای خەڵک وا پیشانەیە کە کپیانێکی زۆر زۆر بەڕێتەوانە ئەوشتی ها وەڵی خۆ ڕاستەکەی بیرفعل بنیش بەخوا نایب نازانم تۆ ئەڵی چی ئەو لەوە شێخ شوێنەکە بێ هەرکیان کەڕ بوون ئەم شوێنە ناوچەی کوێرە لە ناو ناخی زۆر بەمانە هەیە کە بەڕاستی کاتێک ئیتر حقیقت ڕوبەڕوومانە بێتەوە ئەوە سینتیایە من کاتم زۆر لەوە چێ نەما بێ بەڵام پێم خۆشە باسی ناوچە کوێرەکانی ناو ناخی خۆشمان بکەین کە زۆر جار باڵی گەورەمانابە بەر لەوەی ناوچەی کوێر بڵێم ئەتە بدەمێت تۆش تۆزە بینێتە زۆر خەجاڵەتم بەخوا من خێران بووم شوێنەکەی من تۆزێت تیژە قوربان کاک بیلالگیان بۆەوەی دۆستانمان لە دەرۆ ئەیبیسن ئەم بیردۆزە بزانن ناوچەی کوێریشمان لە دەروون ناسیایە هەر کەسێک ژیانی ئەتوانی بکەیتە چوار بەشۆ ئەو بەشەی خۆی خەبەری لێ هەیە و خەڵکیش خەبەری لێ هەیە بۆ نمونە من نەزانم حێدینم ناوە خەڵکی چەزانم حێدینم ناوە هەرچەند لە ڕاژن پێم محەممەدی خان ئەمە ناوچەی ڕوونە ناوچەیەکەیە خەڵک لە من ئەیزانن خۆم لە من نایزانن بۆ نمونە من ئەزان نازانم لە پشتۆ قدراوم بە قڕۆ خەڵکەم بینن ناوچەیەک هەیە من خۆم ئەیزانم خەڵک نایزانن ئەزانم چەنێ پارەوا لە باخەڵمە خەڵک نازانن چەنێوا لە باخەڵمە ناوچەیەکی ژەیە نە من ئەیزانم نە خەڵک ناوچەی کوێرە من ێژم قەت درۆ ناکەم ێژن بێسە با بارەدۆخ بێتە بەرەوە جا ئەزانی درۆکەی یانە ڕۆژێک لە ڕۆژان بارەدۆخی تێتە بەرەوە چی باش درۆکەم من تایسا و ئامزانی و درۆ ناکەم خۆی چم نەمزانی و کێم بۆیە مرۆڤش ئەبێ لە خۆناسی نابێت بەردەوام بە ناوچە تاریکەکان و ڕوون کەرەوە ئەوەی تۆ نایبینی و خەڵکەی بینێ ئاوێنەی خەڵکە لە ئاوێنەی خەڵکە خۆت ببینەرەوە خەڵک ئەزانن تۆ پیاەکی نمایشکاری خۆ نەزانی و نمایشکاری بۆ نمونە هەمووی ئەوانە وا ڕیایی چین و ماستاوەکەن خۆیان نازانن خەریکن ماستاوەکەن ینی وازان خەڵک نازانن ماستاوە خەڵک باش ئەزانن خەریکی ماستاوە هەرکە هاتی بە شاخ و باڵی کەسێکە ئەگەر ڕاست نێژی یەکەم کەسێک ئەزانێت تۆ درۆزنی بۆ نمونە منەوە کاک بیلە کاک بیلاون ماشەڵڵا 2 متر باڵات تۆ خۆ باشە زانی من خەریکم درۆکەم بۆیە ئابا لەم ئاخرا ئاوێنەیەکی تریش بخینە بەرچاو ئاوێنەی کۆمەلگاش تماشا بکەن بڕێ کات لێڵە ڕاستیەکان و پێ ناڵێ چون ماستاو چییە بڕێ کاتیش ڕاست دەکات تۆ حەزی لێ ناکەی وریابە بە خۆ تافچۆرۆ ئاوێنە هەمیشە تایبەتمەندی کێز بابی خێنە بەرچاو ئاوێنەیش بن بۆ دۆستەکانتان وەختی وتمان ئاوێنەی خودت ئاوێنە تا لەبەر یا بوەستی نیشانتەدا ڕۆیشتی قسەیتەوە بۆ بە پشتە سەر ناکە غەیبەت ناکە ئاوێنە بەس هەمیشە ئێستا ێژێت دوێنەوە پێ نایێژێتەوە دوێنێ من درۆزن بووم ئەمڕۆ بووم بە پیاوێکی چاک وەک ئاوێنە وەکو ڕاستی من ئەمڕۆم وەرگرێت تاوانەکانی دوێنێم خۆیچم پاشگەزم لی ئاوێنە وەختێکانە بوو بە دوان پشتسەریی و پێیشانەدات با دوو دۆستی وەک ئاوێنە بێ ئەوانەی جوانای زانی بیبیسی تۆ سفاتی ئاوێنە زۆرە ئەگەر چیرۆکی ئەمڕۆمان چیرۆکی ئاوێنە بوو بابزانین ئاوێنە وەختێکیش بیدەی بە عەرزا و لەتلەتیکەی
هەزاران ئاوێنەی تازای لێ دروستە بێت ئەگەر ئینسان سەفایتیا بوو بەشکاندنەوەی وەکو پارەست پارە بیخەژێر پێشت و بیچی کوتە هەڵە گرتۆ $100 هەر $100 جایەکێکی تریش لە جوانیەکانی با ئیزافێ بخەمە سەر ئاوێنە ئەو وەختەی کە تۆ ئەچیتە نزیکێ و خەمباری و لەو ئەچێ فرمێز بە چاوتا بێتە خوارەوە ئەو پێ ناکەنێ بە ئومێدی ئەوەی کە توانی بێتمان لە گفتوگۆی ئەمڕۆمانە ئاوێنە ڕاستەقینەکەی هەم خودی خۆمان و هەم بینەرانی خۆشەویستیشمان وەکو خۆی نمایان و ئاشکرا کردبێ هیوادارم توانی بێتمان ئاوێنەکەیان بۆ بسڕین تا چڵکی ئاوێنەکەوێن نەکەوێتە سەر دەموچاویەوە دەستەکانە خۆشە دکتۆر تا بێگەیشتنەوەیشی تر خۆشەویستان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ